ئەشخەڵی بزوتنەوەی کرێکاری گەشاوەتر دەبێت. ئیبراهیم ڕەیسی ئەندامی هەیئەتی مەرگ ڕۆژی هەینی 16 مانگی ڕەزبەر سەفەری بۆ شاری بوشێر کرد. هەواڵنەری تەسلیمی سەر بە سوپای پاسداران لە ڕاگەاندراوێکدا ئەم سەفەرەی بە بەرنامەی لە پێشدا دیاری نەکراو ناو لێبرد. ئەمە لە حاڵێکدا کە 2 ڕۆژ لەمەوبەر لە هەواڵەکاندا هاتبوو کە ڕەیسی دەچێتە بوشێر و سەردانی سایتی پاڵاوگاکان دەکات. شۆڕای ڕێخستنی ناڕزایەتی کرێکارانی پەیمانی نەوت بەرامبەر بەم سەفەرە ئیحتیمالی و دژە کرێکاریە هەڵوێستی گرت. لە راپۆرتی ئەم شوڕایەدا هاتبوو قەرارە ئیبراهیم ڕەیسی تا ڕۆژی هەینی سەفەرێک بۆ بوشێر بکات و سەرێکیش لە ئەسەلویە و پاڵاوگە و پێترۆشیمیەکان بدات. لە ترسی بەڕێوەچوونی کۆبوونەوەی ناڕزایەتی خەریکن فەزاکە ئەمنیەتی دەکەن بۆ ئەوەی کە کەس دەنگی دەرنەیە و لە حاڵێکدا کە ئێمەی کرێکارانی پرۆژەیی پەیمانی نەوت پتر لە 3 مانگە بۆ سەرەتاییترین داخوازیەکانیان ناڕزایەتی دەردەبڕین، سەردەمدارانی گروپەکانی ناسراو بە پایپینگ بە ژێستی داخوازیگەری و بە ڕیزکردنی هێندێک لە خواستەکانی ئێمە کرێکاران بەکردەوە یارمەتی ئەم فەزا ئەمنێتیە دەدەن و هەمووان بانکهێشتی بێدەنگی. شۆڕا لە درێژەدا بەشێک لە نامەی کرێکارێکی وشیاری لە وڵام بەسەرانی گروپەکانی پایپینگ هێناوە و نووسیویەتی 100 سەرۆک کۆمار و وەزیر و جێگری سەرۆک کۆمار چوون بۆ ئەسەلویە. ئایا کێشەیەک چارەسەر بوو؟ لەم کۆبوونەوەیدا تەنیا دووربینی هەواڵی 23 قازانج دەکات. تکایە بە شوێن ئەم جۆرە کارە نمایشیانەوە مەبن. شوڕا هاودەنگ لەگەڵ کرێکارانی ناڕازی دەڵێ کە کێشەی ئێمە کرێکارانی ناڕازی نەوت ڕوونە. پێویستمان بە دیداری ئەمانە نییە. لە راپۆرتی شۆڕادا داخوازی سەرەکی و لانیکەمی کرێکارانی نەوت، گاز و پێترۆشیمیەکان دووبارە ئاماژەی پێکراوەتەوە و تاکید کراوەکە وەڵامی ئێمە دیدار لەگەڵ سەرۆک کۆمار و وادە و بەڵێن نییە. وەڵامی ئێمە وەڵامی دەستبەجێ بەم خواستانەیە و هیچی تر. لە هەواڵ و راپۆرتی میدیاکانی ناوخۆوە وێ دەچێت کە ڕەیسی هێمای کۆنەپەرستی و دەڕەندەیی نەچۆتە ئەسەلویە. بەڵام بێگومان ناوبراو ئەنجامدانی پیلانگێریەکانی ڕژیمی دژ بە بزوتنەوەی کرێکاری بەدەست و پەیوەندیەکانی خۆی لە خوزستان سپاردووە. بابەتی ئاشکرا ئەوەیە کە خەباتی کرێکاری گەشەی کردووە و واقعەتەکان باس لە گەشەی زیاتری ئەم خەباتە دەکەن و ڕەیسیش هیوادارە ئەم گەشەیە کۆنتترۆل بکات. لە ماوەی حوتوەکانی ڕابردوودا و لەگەڵ هاتنی ڕۆژی جیهانی معلم خەباتی معلمان و خانەنشینکراوانی فەرهەنگی زیاتر پەرەی سندووە. معلمانی ناڕازی وێڕای تاکید لەسەر ڕیزبەندی معلمان و بردنەسەرەوەی حقوقی خانەنشینکراوان بۆ جارێکی دیکە لەسەر کۆتایی هێنان بە سیاسەتی ئەمنیەتیکردنی شوێنەکانی فێرکردن و ئازادی معلمانی بەندکراو لەلایەن ڕژیمی ئیسلامی و دیکتاتۆرەوە پێداگریان کرد. کرێکارانی مەعدان لە زەرەن لە کاتی مانگرتن و ڕێپێواندا بەرەنگاری هێرشی دەڕەندانەی گاردی ویژە بوونەوە. ئەم کرێکارانە لە ئاست حەقدەستی کەمی نێوان 3 تا 5 میلیۆن تمەنی، نەدرانی حەقی تۆنێل، حەقی سەختی و زیانە جەستەییەکانی کار ناڕازین. درێژەی مانگرتنی کرێکارانی هەفتەپە بۆ 10مین ڕۆژی بەردەوام ڕێپێوان و مانگرتنی تازەی کرێکارانی پەیمانی نەوتی ئەرکانی سالز لە ناوچەی تایبەتی ئابووری پێترۆشیمی لەوانە هۆڵدینگی کەنداوی فارس وەک گەورەترین چەتری پێترۆشیمیەکانی ئێران لە زومرەی گرنگترین خەباتە کرێکاریەکانن. ڕژیم بەباشی دەزانێت کە مانگرتنی ڕێکخرا و پتر لە 3 مانگەی کرێکارانی پەیمانی نەوت و گاز و پێترۆشیمیەکان بۆتە ئیلهامبەخشی خەباتە کرێکاریەکانی دیکە. هەر بۆیە هەوڵ دەدات کرێکارانی مانگرتوو لە ڕێگەی وەڕێخستنی شۆڕای ئیسلامیەکان بەلاڕێدا بەرێت و بە لوتفی کابینەی ڕەیسی هیواداریان بکات. هەموو نیشانەکان لەوانە خەباتی کرێکارانی پەیمانی و پرۆژەیی نەوت، گاز و پێترۆشیمی بەڕوونی دەرخەری ئەوەن کە بزوتنەوەی کرێکاری ڕێکخراوتر و پێگەیشتووتر بووە و ڕێبەرانی دووربینی لە داوێنی خۆیدا پەروەردە کردووە. خەباتی کرێکاری لە ناوخۆ لە ئاستێکی بەریندا سەرنجی دراوەتێ و بەشێک لە هاوڵاتیانی تینووی ئاڵوگۆڕ چاوی هیوایان تێبڕیوە. لە دەرەوەی وڵاتیش ڕێکخراوە کرێکاریەکان و کرێکارانی پێشڕە و پتر لە ڕابردوو لەگەڵ خەباتی کرێکاری ئاشنا بوون و لە ئاست ئەم خەباتەدا دڵسۆزیان نیشان داوە.
بەدەر لە پشتیوانیەکانی هەتا ئێستای ڕێکخراوەکانی دەرەوە لەم دوایانەدا تۆڕی نێونەتەوەی سندیکای هاوپشتی و خەبات کە پتر لە 100 ڕێکخراوی نەتەوەیی و نێونەتەوەیی ئەندامی ئەم تۆڕەن لە خەباتی کرێکارانی ئێران و بە تایبەت کرێکارانی نەوت پشتیوانیان کردووە. بزوتنەوەی کرێکاری سەرڕای هەموو ئەم پێشڕەویانەی بۆ گەیشتن بە خاڵە دڵخوازەکانی ڕێگایەکی دوور و درێژی لەبەرە. بەڵام ئەم خاڵە دڵخوازانە چین؟ کرێکارانی گۆڕ هەڵکەنی نظامی سەرمایه‌دارین کە هەنگاوی یەکەمیان ڕووخاندنی کۆماری ئیسلامیە. بۆ نزیک بوونەوە و سەرنجام گەیشتن بەم ئامانجا پێویستە کاری فراوان ئەنجام بدرێت کە گرنگترینەکەیان پێگەیاندنی ڕێکخراوی سیاسی پیشەیی و چینایەتی ئێستایە. سندیکای کرێکارانی هەفتەپا لە بەیانیەی 16 ڕەزبەریاندا ئەنگوستیان لەسەر ئەم بابەتە گرینگەداناوە و لەوەش واوەتر نووسیبیانە چینی کرێکار پێویستە لە چەندین بەرەدا بەشەڕ بێت. سەرکەوتنی ئێمە پشتبەستن بە هێزی خۆ و ڕێکخراوی سربەخۆمانە. یارمەتی گەیاندن بە ڕێکخراوبوونی هەرچی زیاتری ناوەندە کرێکاریەکان هاوڕێتی و هاوکاری بە شێوەی سەرتاسەری بۆ چینی کرێکار زەروریە. پێویستە چینی کرێکار لە مەسیری خەباتدا ڕێکخراوە پێویستیەکانی خۆی پێک بێنێت و لە جەرگەی ئەم خەباتەدا بە سەرنجدان بە بارودۆخ بتوانێ ئاستە جۆراوجۆرەکانی ڕێخستن بخاتە دەستوری کارەوە. ڕێکخراوی سربەخۆی کرێکاران بەدەستی خودی کرێکاران و بەهێزی کرێکارانەوە ممکنە.